ئەهلی بەهەشت ئەوانەی کە خەڵکی بەهەشتن کاتێکە لە بەهەشتان چۆن کاتێ سەیری ئاسمان دەکەی کۆمەڵە ئەستێرەیەک کۆمەڵە ئەستێری جوان دەبینیت ئەفەرمێت ئەهلی بەهەشت تەماشای سەروی خۆیان دەکەن ئاوا کەسانێک هەیە لە سەروی ئەوانەوەیە خوای گەورە پلۆپایەکی ئەوەندە بەرزی پێیان بەخشیوە چۆن سەیری ئەستێرەکانی ئاسمان دەکەی گەش و جوان و درەوشاون ئاوا کەسانێک هەیە ئەوە ماڵەکانیانە ئەوە شوێنەکانیانە ئەوە کۆشک و تەرارەکانیانە وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانە بۆ کێیە تەمەن پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لتفاضل ما بینهم هۆکارەکە چییە هەندێکیان پلیان بەرزترە لەبەر ئەوەی بەپێی کردەوەکانی خۆیانە هەتا چاکەت زیاتر بێ جێگاکەت بەرزترە بێت ئەوەشی پەنا بەخوا هەتا گوناهی زیاتر بێ لە جەهەنەمە بەرەو خوارتر ئەڕوا گوناهی کەمتر بێ لە سەروترە چونکە هەمووی دەرەجەی هەیە بەهەشتەکان و دۆزەخەکانیش بەپێی تاوانەکانیان بەپێی چاکەکانیان ناکرێت کابرایە 50 ساڵ شەونێژی کردووە ناکرێ وەکو من یەک جار شەونێژم نەکرێ پاداشمان لێک بێ ئەمە زوڵمە عەدالەتی ئەوەیە هەر کەسە بەپێی چاکەکانی خۆی بەپێی عیبادەتەکانی خۆی کە بۆ خوای گەورەی ئەنجامدا بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم کەسانێک هەیە خوای گەورە ئەوەندە بەرزیان دەکاتەوە وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جا ئەوەی کە تۆ باسی دەکەی تەنها بۆ پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ ئەوە تەنها بۆ پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ کێ دەتوانێت بگاتەوە پلۆپایە بەرزە لە بەهەشتا ئەوەندە بەرز بێتەوە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم نەخێوان نییە کەسانێک هەیە رجال آمنوا بالله وصدقوا المرسلين پیاوانێک هەیە ئافرەتانێک هەیە بە هەمان شێوە خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەموو پێغەمبەران بەڕاست دەخەنەوە سەلامی خوایان لەسەر بێ ئەو پلۆپایە بەرزە بەدەست دەهێنن بۆیە تەنها بۆ پێغەمبەران نییە سەلامی خوایان لەسەر بێ پلیان بەرز بێ کەسانێک هەیە لە غەیری پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ وەکو ئەستێرەکان لەسەروی خەڵکەون کەواتە تەنیا بۆ پێغەمبەران نییە سەلامی خوایان لەسەر بێ تۆش دەتوانی هەوڵ بدەی خۆت ماندووکەی بۆی بە ئیزنی خوا لەو کەسانە بی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس پیاوێک پرسیاری لێ کرد وتی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس لە ڕۆژی قیامەتە کێ محاسبەمان دەکا فەرمووی ئەڵڵاه خوای گەورە ئەویش وتی سوێن بە خوای کەعبە ڕزگارمان بوو مادەم خوایەک محاسبەی ئێمە بکە غەدر و زوڵم لە کەس ناکە کەواتە ڕزگارمان دەبێ بەس بەو مەرجەی ئیماندار بین بەو مەرجەی خۆمان ماندووکەین کاتێک کە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو دەبی کاتێک کە نوێژ دەکەی و شەو نوێژ دەکەیت و زیکری خوا دەکەی قورئان دەخوێنی دڵخۆش بە بەڵکو لەو کەسانە بی خەڵکی وەکو ئەستێرەکان تەماشای شوێن و مەنزڵەکەت بکە ئینشاءالله ئەو وعدی خوایە بیان خاتە بەهەشتانێکەوە پڕ بێ لە کۆشک و تەلار و لە باخ و لە ڤێلا و لە شوێنی خۆش بۆ ئیمانداران ژن و پیاو